بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارم لخوای پەروەردگار تاعاتی ئەمڕۆشی قبول کردی و لێمان بخاتە سەر تەرازووی چاکەکانمان ئینشاءالله تعالی، تەمانمانش درێژ بکاتەوە ئینشاءالله، بۆ بتوانین لەم خێر و بەرەکەتەی ڕەمەزانە تووشمان بێ بە تەواوەتی و بەتایبەتی لەیلەتە القەدر. خی گەور ڕحم بە مردوەکانمانش بکا و قەبرەکانیان بکاتە باخێ لە باخەکانی باشت. هەموو لایەکمانش خی گەورە محفوظمان بکە لە شەڕ و لە فیتنە، بە تایبەتی لە فیتنەیە خی گەورە هەموو لایەکمان بپارێزی ئینشاءالله. ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرموویە پێغەمبەری خوا کارێکم پێ بڵێ، ئەم کارە بمبا بەرەو بەهەشت، واتە ڕێگای باشتم پێ پیشان بدە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئامۆژگاری کرد و فەرمووی أوصيني يا رسول الله، أوصيني النبي صلى الله عليه وسلم فقال لا تشركوا بالله شيئا وإن قطعت أو حرقت. واتا شەریک بەخوا قرار مەدە ئەگەر پارچە پارچەیان کردی، ئەگەر سووتاندیان، شەریک بەخوا قرار مەدە. ولا تتركوا الصلاة المكتوبة متعمدة، نوێژە فەرزەکان بە عنقەس تەرکی مەکە، بە عنقەس تەرکی مەکە. من تركها متعمدا فقد برئت منه الذمة الله. هەر کەسێ بە عنقەس نوێژە فەرزەکان تەرک بکە لەژێر زمەی خی پەروەردگارە دەرئەچی، واتە زەمانەتی نییە لای خی پەروەردگار. ئەمجا فەرمووی پێی ولا تشرب الخمر، عارق مەخۆ، مەی مەخۆ. ئەم قسەم بۆ کەسانێ وایە ژێ عارق شوێن خۆیەگرێ و نوێژە شوێن خۆیەگرێ. فإنها مفتاح كل شر، عارق خواردن دەرگای هەموو خراپەکانە، دایکی هەموو خراپەکانە. ئەبێ ئینسان ئیمانی پێی بێ عارق لە دینی ئیسلامدا حرامە، نابێ ئینسان بیخوا. ئەو کەسانیشی ئەڵێن وەڵا ئاەت هاتووە سێ ئاەتەکە دوو ئاەتی نەسخە، ئەخر ئاەت تەواوە کە ئەفەرمێ فەنتەهو، کە ئەوەی کە ولا تقربوا الصلاة وأنتم سكارى، ئەو ئاەتی یەکەمە. دووەمە ئێمە هەندێک ئاەتمانەیە بەس خوێندنەکەی ما نەسخ بۆ حکومەکەی، ئەوە لە ناسخ و مەنسوخایە. کەواتە عارق مەخۆ، چونکە عارق دەرگای هەموو خراپەکان. ئەطیعوا والیدەیک، بە قسەی دایک و باوکت بکە. فەرمووی وەئین ئەمەڕەکە ئەن تەخرج من دونیاک، ئەگە ئەمریانیش پێ کردی لە دنیا دەربچی هەموو شتێکی دنیایی، هەر بە قسەی دایک و باوکت بکە. پێغەمبەری خوا فەرمێ فأخرج لهما، بەڵام لە دینە مەگەر بڵێ نوێژ مەکە، پڕم شتە باشەکان مەکەوە جیایە، غەیریەوە ئەمری پێکرد. ولا تنازع والديك الأمر، ئەوەیە کە لە شتێکە نوێینیان مەکە، هەڵ قسەی بەرامبەریان مەکە ئیلا لە دینە نەبێ بە قسەیان مەکە. وإن رأيت إنك أنت ولا تنفر من الزحف، ولا جنگا هەڵ لە جەنگا پشت لە دوژمن مەکە، تەمەنای جەنگش مەکە. ئەمجا فەرمووی و چونکە لە بەرەوی لە ناوەچی و پشت بکەی خی گەورە تووشی غەزەبی خی پەروەردگارە بێ. وەنفەق، ببەخشە لەسەر ماڵ و مناڵت، و وریاش بە لەگەڵ ماڵ و مناڵتە باش بە، چونکە ئەگە باش نەبی خی گەورە لەوەیە لەگەڵ تا باجیەکەی بدەی کە لە حەقی ئەوانە. خی گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە. یا ڕەبی خوای لەمان قبوڵ کەی، فرمانێژەکە.